عليك السلام بخير بناكم. ساڵانە لە مانگی ڕەمەزاندا جەبار زۆربەی شەوان لە ناوبەخچە تایبەتیەکەی پێشوازی لە خزم و دۆستان دەکات. هەندێک جاریش بە پێچەوانەوە ئەو دەبێتە میوان لە ماڵە خزمان. بەشێکی زۆری هاونیشتمانیانی ڕانیە ئەم مانگە بە دەرفەت دەزانن بۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکانیان. لەگەڵ کەسوکاری خۆت و لەگەڵ دۆست و جیران و ئەقریبای خۆت هەتاکو و محەبەت و خۆشەویستی هەبێ و چاکترە چۆن. بەڵام ئەوەی کە ئێستا تێبینی دەکرێت لەگەڵ گەنجی ئێستا و ئەوەی جاران زۆری فەرقە. ئەوە نییە بڵێن بگەڕێ یان سەردانی خزم و کەسوکاری خۆی بکە وەکو ئێمانان فکر ناکەنەوە. چەند ساڵێکە لە باشووری کوردستان پەیوەندی کۆمەڵاتیەکان لاواز بوونە. هاونیشتیمانیان لە ڕێگای تەلەفۆن و تۆڕە کۆمەڵاتیەکان هەواڵی یەکتر دەپرسن. بەڵام لە مانگی ڕەمەزاندا هاونیشتیمانیان بە ڕۆژ پشوو دەدەن و بە شەوان یەکتر بەسەر دەکەنەوە. جارانی سەعات دەبوو دەنووسین پێشەوەی ڕەمەزان بێ بەس ئێستا سەردانی خزمان دەکەین دادەنیشتین بە خۆمانە تا پارچەیە. هەموو کاتت پێویستە خۆشە سەردانی خزمان بکەی بچێ ماڵیان نەکەرنە چیوازیان لێبێنی و قسان نەکەی. دەگوترێت پەیوەندی کۆمەڵاتیەکان لە نێوان بەتەمەنەکاندا بەهێزە. ئەوان بە کۆبوونەوە لە دەوری یەک چێژ وەردەگرن و دەگەڕێنەوە بۆ ناو یادگاریە کۆنەکانیان کە ساڵانێک لەمەوبەر بەیەکەوە تۆماریان کردوون. جا بە حەقەت ئەوەی کە لە تەمەنی مەدا ئێستا ئەمە زۆر ئاواتە خوازین کە شەوەی ئەوە کۆ دەبینەوە بەڕاستی زۆر خۆشحاڵ دەبیت. یعنی بە شتێکی گەورەی دەزانین ئەم محیبەت و خۆشەویستی بە چ پەیدا دەبێت بە سەردانی یەکتر دەبینی مەسەل نەخۆشەکت هەیە سەردانی دەکەی هەم خێریشت دەگاتێ هەم کە ساعتیش نوێ دەبێتەوە. هەرچەندە گەنجان کەمتر کاتەکانیان بە سەردانیکردنی خزمان بەسەر دەبن بەڵام مانگی ڕەمەزان ئەوانیشی لە دەوریەک کۆ کردوێتەوە. خەڵ لە ڕەمەزاندا ئیسراحەت دەکات لە ئیشکار تقریبا دوور دەکەوێتەوە بەهۆی ئەو گەرما و ئەو مەماگەشکە دەکەوتە وەرزی هاوینەوە فەسڵی هاوینەوە خەڵگەوەی ئیسراحەت کا ڕۆژانە و شەوانە سەردانی خزم و کەسوکار و دۆست و هاوڕێیانی بکات بۆی شەوەکە بەسەر بێتەوە تاوەکو کاتی مەلەبەکدانی شەو. لە ئاینی ئیسلام بەسەرکردنەوەی خزمان وەک ڕێگایەک بۆ زیادبوونی سۆز و میهرەبانی لە نێوان تاکەکان ئەژمار کراوە. هاونیشتیمانیان لە مانگی ڕەمەزاندا کە زۆرتر سەرقاڵی ئەرکە دینیەکانیانن پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکانیشیان وەک بەشێک لە ئەرکی دینی دەبینن. هەمیشە هاونیشتیمانیان لە کۆڕ و کۆبوونەوەکان کە یەکتر دەبینن گلەیی ئەوە دەکەن کە پەیوەندی کۆمەڵاتیەکانیان لاواز بووە. ئەمە لە کاتێکدا کە خۆیان هۆکاری لاوازبوونی پەیوەندی کۆمەڵاتیەکان و خۆشیان دەتوانن چارەسەری ئەم گرفتە بکەن. فەرمان چۆمانی ڕوودا و ڕانیە.